لبرزایەکانی قەیوان بە بەخاوەنی شوقەیەکی 200 مەتری بە قستی سەتمان زۆنی ئاڵتونی لە بەرزترین شوێنی بەرزایەکانی قەیوان بە نەخشە و دیزاینێکی سەردەمیانە دروستەکرێت. سەرجەم شوقەکان یەک ڕوویان هەیە و بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی دەڕوانن. شوقەکان سپلێت و کاوانتەری بە دیاری تێدایە. ڕووبەری شوقەکان 200 مەترە و پێکاتوە لە ژووری میوان، هۆڵی دانیشتن، مەطبەخ، مشتەمەلات، 2 باڵکۆن، 3 ژووری نووستن، کێکێکیان ماستەرە. باڵەخانەکان بە بەرزترین کوالیتی و بە پێشکەوتوترین نوێترین کەرستی بیناسازی دروست دەکرێن. سێن هۆمی ژێرزەمینی باڵەخانەکان تایبەتکراوە بە پارکینی ئۆتۆمبیل. باڵەخانەکان سەرجەم تایبەتمەندیەکان لە خۆ دەگرێت و هەر باڵەخانەیەک 2 ئەسانسۆری تێدایە و سیستمی غازی مرکزی بۆ دابینکراوە. هەلە بکە و ببە بەخاوەنی شوقەیەک لە زۆنی ئاڵتونی بەرزایەکانی قەیوان. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە 0807 127 29 29.